لە کۆشکی جیاجیادا بەرهەمەکانیان داناوە بۆ فرۆشتن. ئێرە فستیڤاڵی کلتوری ڕۆشنبیری سلێمانی و بەشێکی بەرچاو لەو گەنجانی هەستاون بە دەستپێشخەری کار لێرەدا بەرهەمەکانیان نمایش دەکەن. هەر لە جلوبەرگی نەخشێنراوەوە هەتاکو فەرشی چنرا و کەرستەی جوانکاری و سابوون و مۆم و بۆن لێرەدا دەبینرێن کە هەموویان بەرهەمی دەستی گەنجانی هەرێمی کوردستانن. بازارێکمان کردوتەوە لە ناو ماگماسکوێرە. ئەم بازارە بە خاتری ئەوەی کە ئێمە دەواازەیەک بین بۆ ناساندنی ئەو بەهرەمەندانەی ئەو گەنجانەی کە ئەیانەوێ براندێکی کوردیە براندێک بۆ خۆیان دروست بکەن. ئێمە ئەو دەرفەتەمان بۆ ڕەخسانون لێرە بێن نمایشی کارەکانی خۆیان بکەن، کۆشکەکانمان بێ بەرامبەر پێبەخشیون. سیمای کۆی فستیڤاڵەکە سیمایەکی کولتوری و کوردەواریە. هەوڵمانداوە هەموو ئەو پیشە کۆنانی کە لە کۆندا هەبووە وەکو تەشیڕستن وەکو چنین بە قولاب کە لە کۆنا هەبووە وەکو فەرش چنین ئەمانە جارێکی تر هەر بۆ نمایش بەشداریان پێ بکەین لە ناو فستیڤاڵەکەیە. براندی جامانەیەکێکە لەو براندانەی لێرەدا بەرهەمەکانیان نمایش کردووە. ئەوان دیزایانی جامانەی کوردی لە جلوبەرگی جیاجیا و ماسک و بۆینباغدا دەنەخشێنن. ئامانجمان ئەوەیەکەوە بتوانین جلی مۆدرن و کلاسیک بێکۆ تێکەڵ بکەین بۆی هەموو کەسێک کە براندی جامانە ئەپۆشێ هەست بە کاریگەری خۆی بکە و بە جیاوازی بکاتن. ئەویش لە ڕێگەی تێکەڵبوونی قماشی کوردیەوە. وەروە ئامانجمانەیە کە هەری کات زیاد بکەین لەناو وڵاتی خۆمان بتوانین باڵێ ببینە پێشەنگ بۆ براندە کوردیەکان وەروەها بزنسی ناوخۆ. لێرەدا براندی نەخش هەڵدەستێت بە بەرهەمهێنانی جلوبەرگی وەرزە جیاوازەکان و ڕازاندنەوەی بەرهەمەکان بە کۆمەڵێک نەخشی هونەری کە هەر خودی براندەکە پێیان هەڵدەستێت. ئەوەن تاکو ئێستا بۆ چەندین وڵاتی دەرەوە بەرهەمەکانیان ناردووە. بەرهەمەکان هەمووی لە شاری سلێمانی دروستەکرێن جگە لە قوماشەکانی کە دەرەوە هێنرێت، بەڵام دیزاینکردن و بەرهەمەکان هەمووی لە ناوخۆ دروستەکرێت و هەوڵمان ناوە بە شێوەیەکی زۆر بەرهەمە ناوخۆیەکان و دەستی کاری ناوخۆ بەکاردێنین. بەرهەمەکانیش ئەتوانم بڵێم بۆ 15 وڵاتی جیاوازی دەرەوە نێراوە. فستیڤاڵی کلتوری ڕۆشنبیری سلێمانی چەندین چالاکی جۆراوجۆری لەخۆ گرتووە و یەکێک لەو چالاکیانە ڕێگەخۆشکردنە بۆ گەنجانی هەرێمی کوردستان تاکو بەرهەمەکانیان لێرەوە نمایش بکەن بە میوانان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.